بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا أو سنتانيك روجانة دكريتن سنن أخرى يومية عندك سنتك روجانة إنسان بسري دادي باسي أو ما كركا إنسان دتشيتا أو دس مرافقو كاتك دردي وباز لو يكرا نسيني وصيات وباز لو يكرا كإنسان لكاتي كرونو فروشتن دا لێبوردەیی هەبیتن نەرمونیان بی لەگەڵ یەکتری چ لە کڕین چ لە فرۆشتن چ لە وەرگرتنی قەرد چ لە دانەوەی قەردەکان و باسی وەش کرا کە دوو ڕکعە سونەت لە پاش دەستنوێژ کە ئەویشیان زۆر خێرە. ئینجا دێتە سەر ئەوەی کە چاوەڕێکردنی نوێژ ئینسان کاتێکە چاوەڕێ دەکاتە وەکو کاتی نوێژدا دێ و نوێژ دەکا چ ئەجر و پاداشتێکی بەدەست دەگاتن. بەڵ انتظار الصلاة. وانتظار الصلاة من السنن التي يترتب عليها فضل عظيم، فهو بانتظاره يأخذ أجر الصلاة. ويدل عليه حديث أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: الملائكة تصلي على أحدكم ما دام في مصلاه ما لم يحدث، اللهم اغفر له اللهم ارحمه. لا يزال أحدكم في صلاة ما دامت الصلاة تحبسه، لا يمنعه أن ينقلب إلى أهله إلا الصلاة. وقوله ما لم يحدث أي ما لم يأتي بشيء ينقض الوضوء، وجاء عند مسلم ما لم يؤذ فيه ما لم يحدث فيه، أي أن هذا الثواب مشروط بألا يلحق بأحد أذية في مجلسه ولا ينتقض وضوءه. وعن أنس رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم أخر ليلة صلاة العشاء إلى شطر الليل ثم أقبل علينا بوجهه بعدما صلى فقال: صلى الناس ورقدوا ولم تزالوا في صلاة منذ انتظرتموها. بەڵێ باز لە چاوەڕێکردنی نوێژ دەکە کەویش دەڵێ چاوەڕێکردنی نوێژێکە کە لەو سونەتانەی کە فەزل و پاداشتەکی گەورەی هەیە ئینسان پاداشتەکی گەورە بەدەستێنی بە چاوەڕێکردنی ئەو نوێژێکە دێ. بەڵگەمان حەدیثەکەی بۆ ڕۆیڕەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ مەلایکەتەکان سەڵاوات لەسەر کەسێک دەدەن مادەم لە شوێنی نوێژکردنیەتی، مادەم لەو شوێنەیە کە نوێژی تێدا کردووە لەوێن دەردەمینێتەوە، بەڵام مالەم یحدیث مادەم ئەوەی ئەو کابرا دەستنوێژی نشکا بیتن بە دەستنوێژەوە بیتن، مەلایکەتەکان دوعای لە بۆ دەکەن هاتو سەلی کە دەڵێ سەڵاواتی مەلایکەت دوعایە، سەڵاوات لەلایەن خوای پەروەردگارەوە ڕەحمەت و بەرەکەتە، ئەوها دوعای لە بۆ دەکەن اللهم اغفر له اللهم ارحمه، خوایە لێی خۆش بی، خوایە ڕەحمی پێ بکەی بە بەردەوام ئەو کابرایە لە ناو نوێژدایە مادەم لەو شوێنەدایە حەبس بووە چاوەڕێ دەکاتە نوێژ دەکرێتن. مادەم نوێژ حەبسی کردووە، مەسەلەن کابرا نیو سعات پێش نوێژی عەسری هاتیە، نیو سعات پێش نوێژی نیوەڕۆی هاتیە لە مزگەوتی دانیشتیە، ئەو نیو سعاتە نوێژ حەبسی کردووە و نوێژ وی کردووە لەوێن دەردا بنیشیتن، مادەم وێ ئەو نیو سعاتێ هەر هەموو بە نوێژە بۆ حسێبە. باشە ئینجا وی کردیا لا يمنعه أن ينقلب إلى أهله إلا الصلاة، هیچ شتێک ڕێگر نەبووە لەوەی کە ئەو کابرا بگەڕێتەوە ناو ماڵ و منداڵەکە ئیلا نوێژ نەبیتن، لەبەر خاتری نوێژەکەی دەرێ با نوێژەکەش بکەم ئەو جەدەچمەوە، با نوێژەکەش بکەم ئەو جەدەچمە فلانە جزێ، لەبەر ئەوەی کە لەبەر خاتری نوێژەکەی لەوێن دەربووە وەکو ئەوی وایە لە ناو نوێژ بیتن. ئیجا لێرە کە دەڵێ مالەم یحدیث مادەم ئەوەی کەشتێکی بەسەردانێتن کە دەستنوێژی پێ هەڵوەشێتەوە. باشە ئەوەی کە لە لای موسلیمیشدا هاتیە ما لم يؤذي فيه ما لم يحدث فيه، مادەم ئەزیەتی کەس نەدا، مادەم بێدەستنوێژی بەسەردانی، کەواتە ئەو پاداشتە بە دوو مەرج بەستراوەتەوە. مەرجی یەکەمیان نابی ئەزیەتی کەس بداتن، کابرا دانیشتی ڕاستە لە مزگەفتی دانیشتێ بەس دەنجی گەورە دەکا، قسەی لەگە ئەولای دەکا، شەڕی لەگەر ئەولا دەکا، کورە نەقورچەکی لەولا دەداتن، تەمەشا دەکە، ئەوە یعنی ئەوە نا. دووەمیشیان ئەوەیە کە نابی بێدەستنوێژ بیکەواتە هەر بە دەستنوێژەوەی لەو شوێنەشە بەکڕی لە خۆی دانیشتێ و زیکرێک دەکاتن یان قورئانی دەخوێنی یان دوعای دەکاتن، ئەو ئینشاءڵڵا هەمووی لە بۆ پاداشتی نوێژ حسێبە.
ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەوێکیان نوێژی عیشایە تاخیر لۆ کردین، نیوەی شەوێ لێ بوو، نیوەی شەوێ نوێژی عیشای بۆ کردین کە لە نوێژەکەی بۆوە ڕووی تێکردین، فەرمووی سەڵە الناس وەرەقەدوا، فەرمووی خەڵکانێک نوێژیان کرد و پاڵیان داوە. ئەوجا احتیمالێکە برا مەسەلەن نەهاتە مزگەفتێ لە ماڵێ نوێژی کردیان میم نوێژیان کرد و پاڵیان داوە. فەرمی ئەنگۆ ولم تزالوا في صلاة منذ انتظرتموها، ئەنگۆ هەر لە ناو نوێژێ بوونا حتا ئەو کاتەی ئەوەندەی چاوەڕێتان کردێ. يعني لپاش عشاء ئەوانە مەسەلەن هەتا نیوەی شەوێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەهاتێ نوێژی عیشایان لە بۆ بکە. ئەو کەسێک کە هاتەوێن دەردانیشکە تا نیوەی شەوێ چاوەڕێی کردیا تا پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام نوێژیان لێ هەموو ئەو کاتێ بە نوێژە بۆ حسێب بووە، بە ئەجر و پاداشە بۆ حسێب بووە. وەش گەورەیە بەڕاستی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وها دەفەرمی. اینجا با بزانین ابن عثيمين لسر أو حديثات سدفرمي بلى. قال شيخنا رحمه الله في شرح رياض الصالحين: هذه الأحاديث في بيان فضل انتظار الصلاة، سواء كان ذلك بعد صلاة سابقة أو تقدم الإنسان إلى المسجد ينتظر الصلاة. وأيضا حديث أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات؟ قالوا: بلى يا رسول الله. قال: إسباغ الوضوء على المكاره، وكثرة الخطى إلى المساجد، وانتظار الصلاة بعد الصلاة، فذلكم الرباط. بلى. إنجا ابن عثيمين رحمة الله عليه بيدا فرمي أو حديثانا روني دكنوكا تاوري كردني نويش يان أوتيا لباش أو نويشا كتكردي أو تاوري دكي يان أوتيا إنسان ديت اللبو مزقوتو تاوري نويشا كي دكا بون من زور كسيا نيو ساعات بيشي مغربي دي أو هاتا مزقوتي وتاوري نويشا كي دكا زور كسي شيا لپاش نوێژی مەغریبێ چاوەڕێ دەکە لە بۆ عیشا ناستەوە ماڵێ چاوەڕێ دەکە لە بۆ عیشا کەواتە ئەو شەهر چاوەڕێکردنەوە ئەو شەهر هەمووی ئەجر و پاداشتە. اینجا دەفەرمی حەدیثەکە ئەبوو هورەیرە کە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئایا هەواڵتان پێ بدەم لەسەر ئەوەی ئەو شتێکە تاوانەکانی پێڕەش دەبیتەوە دەرەجەی ئینسانیشی پێبەرز دەبی؟ گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێمان بڵێ فەرمی ئیسباغ الوضوء على المكاره، فەرمی دەستنوێر ششتنەکی ڕێک و پێک لە کاتێک ئینسان لە ناخۆشیدا. ئیسباغ چییە؟ یعنی ئەو دەستنوێژە بە هەموو شێوازەکانی لەوەی کە سونەتە فەرزیاتی مەسەلەن ئێستا یەک جار کابرا دەموچاوی شش تاوە ئەو فەرزیەکەی لەسەر لاکات وانە یەک جار دەستی شش تاوە فەرزیەکەی لەسەر لاکات بەسەکە بیکاتە سێزار سونەتە ئەجر و پاداشتی زیاترە. بە هەمان شێوە دەستی دەفەرمی ئیسباغ الوضوء ئەوەیە کە لەسەر جوانترین شێوە ئەو کابرا دەستنوێژ بشوە. ئیزا دەڕێ على المەکاره لەو کاتەی مەسەلەن بۆ نمونە زستانە ئاوی گەرمی بەدەست ناکەویتن ناچارت بە ئاوی سارد دەستنوێژێکی ڕێک و پێک و جوان دەشوە ئەوە دەبیتە هۆی لابردنی تاوانەکانی و دەرەجە بەرزی. نەک کابرا بە زستانە بە ئەنقەست بچی ئاوی سارد بەکاربینی ئاوی گەرمی شوێ دەتوانی بەکاری بینی بەس نە برێ بە ئەنقەست ئاوی سارد بەکاردێن وڵا کاکە ئەو تاوانم دەبە نا مەبەستەکە ئەوە نییە. مەبەستەکە ئەوەیە ئینسان مەسەلەن لە کاتی گەرمایە ئاوی ساردی بەدەست ناکەی بە ئاوی شیرتێن و لای گەرم دەستنوێژ دەشویان لە زستانان ئاوی گەرمی بەدەست ناکەوی بە ئاوی سارد دەستنوێژی دەشوە زەحمەتی و ناڕەحەتی تێدا هەیە بەڵام ئەو کابرایە بە جوانی و ڕێک و پێچی دەستنوێژەکەی دەشوە ئەو ئینشاءڵڵا ببیتە هۆی ئەوەی کە دەرەجەی پێبەرز بی تاوانی پێ هەڵوەرێ. دووەمیان زۆرچوون بۆ مزگەوت زۆرچوون بۆ مزگەوت ئەویش تاوانی هەڵدەوەرێنی. سێمیان چاوەڕێکردنی نوێژێک لە دوای نوێژێک فەرمی فەذالکم ڕیباط ئەوە ڕیباتە و ئەوە یعنی ئەوەیە سەر سنوورگرتنە هاکو کابراەک لەسەر سنوور ڕادەوەستێتن ناهێلی بێباوڕان داخلی ناو وڵاتی مسلمانان بن ئەو پێی دەگوترێ ڕیبات کابرا لەسەر سنووری دەوڵەتی مسلمانان ڕاوەستاوە عرەسیات دەگرین ناهێلی بێباوڕان داخل بن. ئەو شتانەش وەکو ئەوەی وایە کە ئینسان یعنی ڕابگرین نێهێلی تاوان داخلی ئەو کابرایە بیتن یعنی ئەو کابرایە دەپارێزیتن لەوەی کە تووشی تاوان بی و زیاتریش بەرە و بەرزبوون و دەرەجە بەرزی دەیبە والله ئەعلەم. اینجا باسی سنەتێکی تر دەکە لە سنەتەکان ئەویش سیواک کردنە. بەڵێ السواك، والسواك من السنن المطلقة التي تفعل في كل وقت، وكان النبي صلى الله عليه وسلم يحث عليه كثيرا حتى قال: أكثرت عليكم في السواك. وقال النبي صلى الله عليه وسلم فيه: السواك مطهرة للفم مرضاة للرب،
وتتأكد سنية السواك في مواضع تقدم ذكر بعضها، لا سيما التي تتكرر في اليوم والليلة، كالقيام من الليل وعند الوضوء وعند كل صلاة وعند دخول المنزل، والله أعلم. بەڵێ جا باسی سنەتی سیواک دەکە کە دەڵێ سنەتە سیواکردن سنەتێکی مطلقە ڕاستە لە هەندێک جێ هەمانە مەسەن کابرا لە پاش نوێژەکان دەیکا کە دەستەوە ماڵێ دەیکا پێش ئەوەی بنووی دەیکا کاتێک لە خەو هەڵستی دەیکا ینی کۆمەڵک شوێنمان هەیە سیواکردن تێدا خێرە ئەجر و پاداشتی هەیە بەڵام بەگشتی لە هەر کاتێک سیواکت کرد سنەتە لە هەر کاتێک کردن دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەکثەرتو عەلەیکم فی السیواک ئەمن لە هەمووتان زیاتر سیواک بەکاردێنم یعنی زۆر سیواک بەکاردێنم باشەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ سیواک پاکەرەوەیە لە بۆ دەم و شوێنی ڕازیبوونی خوای گەورەشە یعنی خوای گەورەش ئینشاءڵڵا لێ ڕازی دەبێت بەهۆی ئەوەی کە ئەو ئینسانە خۆی پاک دەکاتەوە اینجا تأکید لەسەر سیواکرایەوە لە چەند جێ کە پێشتر باسمان کردیە بۆ نمونە کاتێک کە شەو هەردەستیتن لە کاتی دەستنوێژێ لە کاتی نوێژێ لە کاتی دەستە و ماڵێ والله ئاعلم یعنی کۆمەڵک لەو شوێنانە باسکرایە بەڵام بەگشتیش سیواکردن دەکرێت لە هەر کاتێک ئەو ئینسانە بیکاتن ئەجر و پاداشتی خۆی هەیە ئینشاءالله. بەڵێ تجديد الوضوء لكل صلاة يسن للمسلم أن يجدد الوضوء لكل صلاة، فلو توضأ لصلاة المغرب مثلا ثم صلى المغرب فإذا جاءت صلاة العشاء يسن له أن يتوضأ ولو كان على طهارة، فالسنة أن يتوضأ لكل صلاة وضوءا جديدا. ويدل عليه حديث عند البخاري قال كان النبي صلى الله عليه وسلم يتوضأ عند كل صلاة. وأيضا من السنة أن يكون الإنسان على طهارة خلال يومه، لحديث ثوبان رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال ولا يحافظ على الوضوء إلا مؤمن. بەڵێ نوێکردنەوەی دەستنوێژش یەکێکە لە سونەتەکان ئینسان کە بەسەری دادێتن نوێکردنەوەی دەستنوێژ هەر نوێژەکە تەواو بوو نوێژەکەت پێکرد سنەت وایە لە بۆ نوێژی پاشتر دەستنوێژەکەی نوێ بکەیت بۆ نمونە کابرا لە بۆ نوێژی مەغریبێ دەستنوێژ دەشواتن لە بۆ نوێژی عیشای هەردەمینێ چکە بینی نوێژی مەغریبی عیشای سەعاتەکە سەعات و شتەکە کابرا لەوانەیە دەستنوێژی دەمینێ بەس هەر سنەت وایە دەستنوێژەکەی نوێ بکاتەوە چونکە حەدیثێکمان هەیە لە صحیح بوخاری کە بازەوەی دەکا کان النبي صلى الله عليه وسلم يتوضأ عند كل صلاة پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەستنوێژی دەشوش لە بۆ هەموو نوێژە ئەگەر یەکە پرسیار بکا بڵێ دەکرێت بە یەک دەستنوێژ هەر پێنج نوێژی بکەم بەڵێ دەکرێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەتحی مەککە بە یەک دەستنوێژ هەر پێنج نوێژەکەی کرد وەچی ئیمام عومەر پرسیاری لێ دەکا ئەی پێغەمبەری خوا ئەوە لە عادەتی تو نەبووە ئەو ئیشە فەرمی ئەوە لە بۆ ئەوەی بزانی ئومەتەکەم بزانی کە ئەوە دروستە بە یەک دەستنوێژ هەر پێنج نوێژ دەکرێت مادەم دەستنوێژت نەشکە دەکرێت نوێژی خۆتی پێ بکەیت بەڵام باشتر وایە سنەتی وایە لەگەر هەر نوێژەک دەستنوێژەکی نوێ بکەیەوە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هیچ کەس پارێزگاری لەسەر دەستنوێژ ناکە ئیلا ئیماندار نەبی کەواتە ئەو کەسەی لە شەو ڕۆژێکدا ناهێلی بێ دەستنوێژ بی هەموو دەمێ ئەو کابرا لەوەتی بەخەبەرە دەستنوێژی شوشتی هەر کاتێک دەستنوێژ لێشکێ دەچی دەستنوێژی دەگرتەوە دەستنوێژی شکە دەچی دەستنوێژی دەگرتەوە ناهێلی بێ دەستنوێژ بی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی کەس ناتوانێ ئەوها بکە کەس ناتوانێ ئەوها بکە ئیلا ئیماندار بەس ئیماندار ئەو سیفەتەی دەتوانی تێدا هەبی ئەگەرنا غێری ئیماندار ئەو شتە لەسەری قورسە هەموو دەمێ چی ئەو کرا ئەوەندە دەستنوێژ دەشوێە بەڵام ئیماندار نە ئیماندار لەسەری سوکە و لەسەری بەردەوام دەبیتن ئەجر و پاداشتیشی زۆرە چونکە لە هەر کاتێک بمری ئەو کابرا دەکا ئیلا بە دەستنوێژەوە مردیە وە لە بەروی هەموو کاتەکە دەستنوێژە بووە ئینسانش بە دەستنوێژەوە بگەڕێتەوە لای خوای پەروەردیگار ومێدوایە خوای گەورە زیاتر ڕەحمی پێ بکاتن باشە اینجا باسی دوعا دەکاتن بەڵێ والدعاء من أسباب تحقيق رأس الرسالة ولبها وهو التوحيد، وذلك حين يقبل العبد على ربه داعيا متضرعا منيبا إليه سبحانه متبرئا من كل شرك ومن كل حول وقوة إلا حوله وقوته سبحانه، وبه يذوق العبد حلاوة المناجاة والتذلل والخضوع به، وبه تجلب النعم وتدفع النقم، لأنها عبادة يكون بها تمام الاعتماد على من عليه كل الاعتماد سبحانه، وغير ذلك من المنافع التي لا تحصره أسطر يسيرة. وهو نوعان: دعاء عبادة، وهذا النوع يدخل في الذكر كما سيأتي. الثاني دعاء مسألة، وذلك حين يسأل العبد ربه ويتوجه إليه في قضاء حوائجه. وتقدم في ثنايا السنن السابقة مواضع أحرى بأن يستجاب فيها الدعاء تتردد على المسلم في كل يوم وليلة، وهي حال السجود والثلث الأخير من الليل وما بين الأذان والإقامة. والمقصود هنا بيان ما يسن للمسلم فعله إذا أراد أن يدعو، فمن السنن بەڵێ
دوعاکردن دەڵێ دوعاکردن یەکەکە لەو هۆکارانەی کە بەجێهێنانی سەر و چڵە پۆپەی ئەو بەرنمەیە کە تەوحیدە باشە چکاتوو کە داوا لە خوای پەروەردگار دەکەی یعنی ئیعتراف بەبوونی ئیعتراف بەخواتی ئیعتراف بە دەسەڵاتی ئەڵڵای ئیعتراف بە گەورەی و ئیعتراف بەوەی کە هەموو شتەکان لەلایەن ئەو دێتن باشە ئەوە یعنی تەوحیدە لە بۆ خوای پەروەردگار کە ڕەسی ئەو بەرنمەی و ناوڕۆکی ئەو بەرنمەیە هەر کاتێکە ئەو ئینسانە لە خوای پەروەردگار دەپاڕێتەوە خۆی زەلیل دەکات لە بەرامبەر خوای پەروەردگار ئەو کاتی دوور دەبی لە هەموو شرکێک کە بەس لە خوای گەورە هەموو هێز و توانایەک بەلاوە دەنێ ئیلا هێز و توانای خوای پەروەردگار نەبی ئینسان هەز دەکا بە شیرنی مناجات لەگەڵ خوای پەروەردگار کاتێککە ئەو دوعاانە دەکا خۆی زەلیل دەکاتن اینجا ئەو دوعا و زەلیل بوونە وا دەکات نیعمەتی لە بۆ بێتن وا دەکات نیقمە و ناخۆشی لێ دوور بکەویتەوە ئیجا هەست بە خۆشی عیبادەت دەکاتن لەو با بڵێن دوعا و مناجاتەی و ئاعتیمادی تەواوی لەسەر خوای پەروەردگار دەبێتن بەوەی کە خوای پەروەردگار هەموو شتێک لە توانای ئەودا هەیە هێنانی سوود یا لابردنی زیان هەمووی لەلایەن خوای پەروەردگارەوە هەیە اینجا باسی ئەوەش دەکە کە دوعا دوو جۆرە دعاء عبادة ما هي دعاء مسألة ما هي دعاء عبادتها هذا نوع يدخل في الذكر كما سيأتي أو دعاءك وكو ذكر كان يعني كديتن لما دعاء بعض ذكاتن يعني ذكر كان دتنا أو دعاءك بيدا قلت دعاء عبادة دعاء مسألة دعوة كردن إنسان كدعوة دكاتن أو كاتيك إنسان بيوستي بشتكيا دعوة لخواي پروردگار دك أو بيوستي لبود زيبت زيبكا ئەوە مەسەرەن گەنجە گەرم داهاتیە داوا دەکە خوایە ژنەکەم بە قسمت بکەی ئافرەتێکی باش ڕێک و پێک ئەو دوعای مەسئلەی پێدەرێن کچە ئاگر تێبەر بۆ لە مارێ مەبەستم یعنی خوانە خواستنەک ئاگری ئەوەی یعنی دەیەوێت شوو بکاتن دوعا دەکە کە خوایە پیاوەکی باش و ڕێک و پێکم بە قسمت بی ئیجی مەسەلەن منداڵەکە دەگۆ مامۆستا دەگوم زۆر عەزم لە ئاتاریە لە بەهەشتی ئاتاری هەیە حتمەن ئەوە دوعاش دەکە لە دوعاەکانی باسوێ دەکە خوای گەورە ئاتاری بدات دەگو بەس ئاتاری هەبی بەس چیت کەم نە ئەیجی یعنی هەر کەس بە پێی پێویستی خۆی چی ئەوەی پێویستیە داوا لە خوای پەروەردگار دەکاتن ئەوە با بڵێن داوای مەسئلەیە کە لە خوای پەروەردگار داوای ئەو بابەتەی لێ دەکاتن کە خوای پەروەردگار جوابی بداتەوە خوای پەروەردگارش لە هەموو شەو ڕۆژێک دەکات جوابی ئەو ئینسانە دەدا هەندێک شوێن هەیە ئینسان بە دوایدا بگەڕێتن کە دوعای تێدا قبوڵە کە لە سونەت داهاتووە بۆ نمونە لە کاتی سوزدەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لە کاتی سوزدەی زۆر دوعای بکەن چونکە ئەگۆ لە هەموو شوێنێک زیاتر لە خوای پەروەردگار نێزیکن کەواتە سوزدە بردن زۆر لە خوای نێزیکت دەکاتەوە لەو کاتی ئەوەی دوعای بکە سێیەکی شەو زۆر کاریگەرە دوعای تێدا بکاتن لە بینی بانگ و قامەتی لەو بینەی دوعای تێدا بکە زۆر کەسەیە لە بینی بانگ و قامەتی تەمەشای چ دەکاتن قورئانی دەخوێنی یعنی ئەو شوێنە شوێنی دوعاکردنە بەڕاستی ئینسان بتوانانی لەو بینانە دوعای بکاتن ئەوە هەلێکە دەگەشتە ئەو ئینسانێک کە بتوانی لەو دوعانە خوای پەروەردگار دوعاکەی لێ قبول بکاتن و ئەو شتێک کە دەیەوێ ئەو نیازەی کە هەیەی لە بۆی بهێنێتە جێ ئەوەی زۆر کاریگەربی دوعا لە شەو کاتەکە ئەو ئینسانە شەو نوێژ دەکاتن پاشان دادەنیشی دوعا دەکاتن بە کۆمەڵک ناوە جوانەکانی خوای گەورە ئینجا سوزدە دەبات لە سوزدەی دوعا دەکاتن بە ناوەکانی خوای پەروەردگار دەپاڕێتەوە ڕاستی ئەو دوعا زۆر کاریگەرە یعنی زۆر جارش ئەو دوعانە خوای پەروەردگار زۆر بە خێرایی جوابی ئەو دوعانەی داوەتەوە لەبەر هەندێک هیچ دوعایەک وەکو دوعای سێیەکی شەونیەکە هەندە کاریگەری هەبی اینجا لێرە هەندێک ئەو شتانە ڕوون دەکاتەوە کە سونەتە لە بۆ ئینسانی موسڵمان بیکاتن لە کاتی ئەوەی کە دەیەوێت دوعای بکاتن کاتێک کە دەمەوێت دوعا بکەم هەندێک شت سونەتن با بزانین ئەو سونەتانە چینە بەڵ ما يلي
أولا أن يدعو وهو على طهارة، لحديث أبي موسى رضي الله عنه في الصحيحين وقصته مع عمه أبي عامر رضي الله عنه حين بعثه النبي صلى الله عليه وسلم على جيش أوطاس، وفي الحديث قتل أبو عامر رضي الله عنه، وأوصى أبا موسى رضي الله عنه أن يقرئ النبي صلى الله عليه وسلم السلام ويدعو له. قال أبو موسى: فأخبرته بخبرنا وخبر أبي عامر وقلت له، قال: قل له يستغفر لي. فدعا رسول الله صلى الله عليه وسلم بماء فتوضأ منه ثم رفع يديه ثم قال: اللهم اغفر لعبيد أبي عامر حتى رأيت بياض إبطيه، ثم قال: اللهم اجعله يوم القيامة فوق كثير من خلقه أو من الناس. بەڵێ یەک لەوانە سنەتە ئینسان دەستنوێژی هەبی بە دەستنوێژەوە دوعای بکاتن زۆر کاریگەرە. لە حەدیثەکە ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێتن کە لە بوخاری موسلیم داهاتووە لە قسەی مامی ئەبوو موسای پێی دەگوترا ئەبوو عامر کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناردی لەگەر جێشی ئەوتاس کە ئەوەیە یەرموکە وەنیا لە بۆ جێشی یەرموکە والله ئەعلەم شەڕ یەرموک کە دەچیتن لە بۆ وێندەر لەگەریان ئەبوو عامر سەرۆکی جێشەکەیە شەهید دەبیتن یاخود کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوی دەنێری لەگەریان ئەو شەهید دەبیتن. ئەبوو عامر پێش ئەوەی شەهید بی دەرێتە ئەبوو موسای ئەشعەری دەڵێ سەلامی من بگەینە بە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام پێی بڵێ با دوعام لە بۆ بکاتن وەفات دەکا شەهید دەبی. ئەبوو موسای ئەشعەری کە دێتەوە خەبەرەکە دەداتە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ پێغەمبەری خوا مامم ئەبوو عامر شەهید بووە و پێی گوتم کە پێت بڵێم دوعای لە بۆ بکەیت. دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام داوای کرد هەندێک ئاوی لە بۆ بێ دەستنوێژە چی شۆشت ئەوجە دەستی بەرز کردەوە دەستنوێژی شۆشت ئەوجە دەستی بەرز کردەوە بەرەو ئاسمان داوای کرد خوایە لە بەندەکەت خۆش بێ ئەبوو عامر. دەفەرمێ ئەبوو ڕێرە دەفەرمێ هەتا سپیاتی بنانگەڵی پێغەمبەرم دیدە عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە دەستی بەرز کردبووە و فەرمی خوایە لە ڕۆژی قیامەت لێکێک بی لەوانەی کە لە سەروی زۆرینەی خەڵک دروستکراوەکانت بی سەری زۆرینەی خەڵکی بی. ئەوجا ئەبوو موسای ئەشعەری کە ئەوها دەبینی دەرێتە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دوعا لە بۆ منیش بکە. ئەجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوعا لە بۆ ئەبوو موسای ئەشعەریش دەکە. ئینجا یەکەشکە لە سونەتەکانی دوعاکردن ئەوەیە کە ڕوود لە قیبلەی بیتن وەکو ئێستا لێرە کە ئەو حەدیثەش باز دەکە. بەڵێ. ثانيا استقبال القبلة. عن عبد الله بن عباس رضي الله عنهما قال: حدثني عمر بن الخطاب رضي الله عنه قال: لما كان يوم بدر نظر رسول الله صلى الله عليه وسلم إلى المشركين وهم 1000 وأصحابه 319 رجلا، فاستقبل نبي الله صلى الله عليه وسلم القبلة ثم مد يديه فجعل يهتف بربه: اللهم أنجز لي ما وعدتني، اللهم آت ما وعدتني، اللهم إن تهلك هذه العصابة من أهل الإسلام لا تعبد في الأرض. فما زال يهتف بربه مادا يديه مستقبل القبلة حتى سقط رداءه عن منكبيه، فأتاه أبو بكر فأخذ رداءه فألقاه على منكبيه ثم التزمه من ورائه وقال: يا نبي الله، كفاك مناشدتك ربك فإنه سينجز لك ما وعدك. یەکێکی تر گوتمان ڕووکردنە قیبلەیە. عەبدوڵای کوڕی ئیمامی عەباس دەفەرمێ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەت خوای لێبی لە بۆی باسکردم کە ئەو کاتەی ڕۆژی بەدر بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە تەمەشای بێباوڕاکانی کرد بینی هەزارانن ئەو بێباوڕانە تەمەشای هاوڵانی خۆشی کرد سەحابەکان بینی 319 کەس دەبن یعنی مەسەلەن عەدەدێک بوونە 300 نەفەرە بوونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فاستقبل النبي الله صلى الله عليه وسلم القبلة پیغمبر علیه الصلاة والسلام روی لقبله کرد ثم مد يده لپاشان دستی درێژ کرد ئەو جا لە خوای پەروەردیگار پاڕاوە خوایە ئەوەی کە وعدت پێدایمە بهێنێ جێ خوایە بەڵێنەکەت بگەینێ سەرێ اینجا دەفەرمێ خوایە داوا لە خوای پەروەردیگار دەکا ئەگەر ئەو کۆمەڵەیە لەناو بچن لە ئەهلی ئیسلام ئیجا کەسکە نییە لەسەر زەوی تۆ بپەرستیتن داوا دەکە کە خوای پەروەردیگار ئەو کۆمەڵەیە بپارێزیتن ئەگەر ئەوانە لەناو بچن کەسکە نییە بەدایمەن ئەوها لە خوای پەروەردیگار دەپاڕاوە دەستی درێژ کردبوو و ڕوو بەرەو قیبلە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەتا وەکو ئەو عەبایە کە لەسەر شانی بوو کەتە عەردی ئیمامی ئەبوو بەکر عەبایەکەی لە بۆ هەرگرتەوە بەسەر شانی داداوە
فرمي أوجد طبعا إمام أبو بكر كلا دواي بوا فرمي أي بيغمبري خوا كفاك بس أي بيغمبري خوا عليه الصلاة والسلام أو بارانويد لخواي پروردگار والله أي خواي پروردگار وعدكي خوي دينتسي دي سر ديخيتن يعني كبيغمبري ديتي عليه الصلاة والسلام هندا بارايتو وهندا اللي وضعتي ناخوش بوا وكو دلدانويك لبو بيغمبري خوا عليه الصلاة والسلام كخواي پروردگار بدل نيايي وعدكي خوي دينتا سري توش سر ديخيتن أي بيغمبري خوا هندا خود أزيت مدى وبدل نيايي شو كخواي پروردگار وعدكي خوي إنا سري ومسلمانانيش سركوتن يكيشي تر لسنة كان برز كرنوي دستا لكاتي دعاء بل ثالثا رفع اليدين، ويدل عليه حديث ابن عباس السابق وفيه فاستقبل نبي الله القبلة ثم مد يديه، والأحاديث لهذه السنة كثيرة. بل دس برز كرنو حديثك ابن عباس كتازخ وندمان وكتي دهب وبيغمبر عليه الصلاة والسلام روي لقبلة بوا لباشان دستي برز كردو تولبو دعاء بس اشتاق لي رهيا راست دس برز كردنوا هنزور هاتوا هتا عندك لزانان دا فرمون خريكة ببيتا متواتر او اند زور باسي دس برز كردنوا دكا بلام لهندك شوينيش بيغمبر عليه الصلاة والسلام دستي برز نكرتو دعاء شكرديا مثلا اتو استان نويجي دكي ضلي استغفر الله استغفر الله استغفر الله استغفر الله سي طلب المغفرة من الله ونيا عز وجل دعوة كردني لي خوشبونا لخواي پروردگار كخواي گورا ليت خوش بي يخو پیغمبر عليه الصلاة والسلام دستي برز نكردي تو ها اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك دعاء أنا دعاء بلان پیغمبر عليه الصلاة والسلام دستي برز نكردي تو كواتا لهندك شوين پیغمبر خو عليه الصلاة والسلام دستي برز نكردي تو ولهندك شوينيش دستي برز كردي تو يعني اگر كابريك دستي برز نكرده ودعاء شكر هر درسته دستي برز كرده ودعاء شكر هر درسته بلام او شويناني ك لينهات ودستي برز بكريتوا باشتر ودست برز نكريتوا وكل باجنجا كان نهاتوا پیغمبر عليه الصلاة والسلام لبو دعاء دست برز كاتو ابن قيم الزور لسا او بابتي دروات الله زاد المعاد كدلي اصلا او هر بباش داناني وبلكو بيوا والله اعلم هر بدعشا او دز برز كدنو لكاتي دعاي لباجنجا كان بلام لشوينا كانت كبقشتي بعد دز برز بكاتو اسم مثلا لكاتي خطبه نهات دز برز كدنو باو كابراج دز برز نكاتو لبو دعاي امين كان بكيان دعاء كي بكات بلام مثلا لجيت كاعتيادي استو دز برز كوا باندازي زورج برز بكوتش كهاتي لبيغمبر عليه الصلاة والسلام باندازي دمتشاوت اوي بوشي ازانه دتواني برز بكيو والله اعلم انزا سنتي شتر لا سنة كان اويك ثناي خوي پروردگار بكي مدح الثناي بكي وهروها صلاة الجسر بيغمبر بدأ عليه الصلاة والسلام بل رابعا البدء بالثناء على الله سبحانه والصلاة على رسوله صلى الله عليه وسلم، لما رواه الترمذي عن فضالة بن عبيد الله رضي الله عنه قال بين رسول الله صلى الله عليه وسلم قاعد إذ دخل رجل فصلى فقال اللهم اغفر لي وارحمني، فقال رسول الله صلى الله عليه وسلم عجلت أيها المصلي إذا صليت فقعدت فاحمد الله بما هو أهله وصل علي ثم ادعو. وفي رواية له إذا صلى أحدكم فليبدأ بتحميد الله والثناء عليه ثم ليصلي على النبي صلى الله عليه وسلم ثم ليدعو بعد بما شاء. بلى مدح الثناء خوي پروردگار بكريتن لحديثك كترمذي ناويته فضالة دفرمي أما لقى پیغمبر عليه الصلاة والسلام دانشتبون كابرا كاتا جورين نويجي كرت لپاش نويجي فرمي اللهم اغفر لي وارحمني فرمي خواه ليم خوش بو رحمن بيبكا پیغمبر عليه الصلاة والسلام بكابراي فرمي عجلت كرت فرمي اگر نويجت كرت دانشتي حمد و سپاس خوای پروردگار بکە بەوەی کە خوای ئەهلی خوای پەروەردگار يعني شایستی خوای پەروەردگار ئەو حەمد و سپاست ئەو جا وصلي علي لە پاشان سەڵاوات لەسەر من بدە لە پاشان دوعا بکە يعني یەکەم جار حەمد و سەنای بکە یەکەم جار برێ خوای الحەمدولله لەسەر ئەو ناز و نعمەتانی پێت داما خوای الحەمدولله لەسەر ئەو لە شولارە خوای الحەمدولله لەسەر ئەو ئیسلامەتی خوای الحەمدولله لەسەر ئەو نعمەتانی بەسەر منت ڕێشتیە يعني حەمد و ثەنای خوای گەورەی بکە بەناوەکانی خوای پەروەردگار داوا بکە یا ڕەحمان یا ڕەحیم یا غەفور یا عەفو ئەو جا سەڵاوات لەسەر پێغەمبەر بدە اللهم صل على محمد وعلى آل محمد
أو زدس بدعاء كان بك للرواياتك كبيغمبر عليه الصلاة والسلام فرمي أجر يكك لنجو أجر يكك لنجو نيجي كرت با تحميد دس في بكاتن طبعا كان نيجي كردو ليبوا وستي دعاء بكاتن بابا حمد سناي خواي جورا دس في بكاتن لباشان صلوات لسر من بدا لباشان أوي ديوي لدعاء هرشتك لدعاء عزيز بلى. الخامس دعاء الله تعالى بأسمائه الحسنى، فيختار من أسماء الله الحسنى ما يلائم دعاءه ويوافقه، فإذا سأل الله سبحانه الرزق فقال يا رزاق، وإذا سأله الرحمة قال يا رحمن يا رحيم، وإذا سأله العزة قال يا عزيز، وإذا سأله المغفرة قال يا غفور، وإذا سأله شفاء قال يا شافي، وهكذا يدعو بما يناسب دعاءه لقوله تعالى ولله الأسماء الحسنى فادعوه بها. السادس تكرار الدعاء والإلحاح فيه، ويدل عليه حديث ابن عباس رضي الله عنهما الذي تقدم، حيث قال النبي صلى الله عليه وسلم اللهم أنجز لي ما وعدتني، اللهم آت ما وعدتني، وما زال يهتف بربه تعالى حتى سقط رداؤه عن منكبيه، وأبو بكر يلتزمه ويقول له يا نبي الله كفاك مناشدتك ربك. وكذلك ما جاء في الصحيحين من حديث أبي هريرة رضي الله عنه حينما دعا النبي صلى الله عليه وسلم لدوس فقال اللهم اهد دوسا وأت بهم، اللهم اهد دوسا وأت بهم. وكذلك ما جاء في صحيح مسلم في الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء يا رب يا رب، وهذا تكرار فيه إلحاح. والسنة أن يدعو ثلاثا لحديث ابن مسعود رضي الله عنه في الصحيحين وفيه وكان إذا دعا دعا ثلاثا، وإذا سأل سأل ثلاثا، ثم قال اللهم عليك بقريش 3 مرات. بەڵێ یەکەشکە لەوەیە کە دوعا بکە بە ناوەکانی خوای پەروەردگار، ناوجوانەکانی خوای پەروەردگار، ئەو ناوانە هەڵبژێری کە لەگەر دوعاەکەی وی دەگونجێتن. بۆ نمونە داوای ڕزقی دەکاتن، دەیوێ خوای پەروەردگار ڕزقی فراوان بکە، دەڵێ یا ڕەزاق. بۆ نمونە داوای ئەوەی دەکە کە خوای گەورە ڕەحمی پێ بکە، دەرێ یا ڕەحمان یا ڕەحیم. داوای عیزەتی دەکا یا عەزیز، داوای لێخۆشبوونی خوای گەورە دەکا یا غەفور، داوای ئەوەی دەکا شیفا، خوای گەورە شیفای بدا نەخۆشە، دەڵێ یا شافی. ئەها بەپێی ئەوەی کە دەگونجێ. جا خوای پەروەردگار کە دەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها، خوای گەورە کۆمەڵێک ناوی جوانی هەیە، بەو ناوانە داوای لێ بکە، کەواتە ضرورە ئینسان ئەو ناوانە بەکاربینی لە کاتی دوعایەکە، یەکێکە لە هۆکارەکانی قبولبوونی دوعا. اینجا یەکەشکە لە سونەتەکان دووبارەی بکاتەوە و ئیلحاحش بکە، یعنی نەک جارێک 2 جار 3 جار وەی گوت و تەواو. ئەو دوعای لەوانەیە 10 جار دووبارە کردیتەوە، 20 جار دووبارە کردەوە، 100 جار دووبارەی کردەوە، ئیلحاحی دەکاتن. و لە کاتی دوعایەکەش مەسەلەن 3 جار 2 جار 3 جار دووبارەی دەکاتەوە. ئیبن عەباس دەفەرمێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمی لەو حەدیثێکە ڕابرد سەبارەت بە ئەوەی جەنجی بەدر، فەرمی اللهم أنجز لي ما وعدتني، أنجز يعني أوفي، خوا وفا بکەی بەوەی کە وعدت پێدامە، یعنی ئەوەی بێنێجێ کە وعدت پێدامە، و ئەو کۆمەڵەیەش کە سەر بێخی کە وعدت پێدایمە. ئینجا ئەو داواکردنە لە خوای پەروەردگار هەتا وەکو ئەوەی عەباکەی سەرشانی دەکەویتە سەر عەردی ئیمامی ئەبوبەکر هەردەگرتەوە و بە سەرشانی داداتەوە، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یعنی خوای پەروەردگار بە دڵنیایی هەر سرت دێخیتن. و لە حەدیثەکەی کە لە بوخاری و مسلیم داهات و ئەبوو هورەیرە دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی کە دوعای لە بۆ دەوس کرد، توفەیلی کوڕی عامری دەوسی، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ناردی مسلمان بوو، کە ناردی لە بۆ ناو قەومەکەی خۆی هاتەوە، فەرمێ پێغەمبەری خوا دوعایان لێ بکە. دیارە زۆر لێیان پڕ بووە، زۆر لێیان تووڕە بووە، بانگەشەی کردینەوە، ئەوانیش جوابی بانگەشەکەیان نەدایتەوە، فەرمێ پێغەمبەری خوا دوعایان لێ بکە. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام دوعای لە بۆ کردن، فەرمووی اللهم اهدی دەوسا وأت بهم، خوایە بیاهێنی ببنە مسلمان. سبحان الله. ئەو جە دەفەرمێ یەکسەر ئەهلی دەوس یعنی یەکسەر ئەو ئیسلامەتیان قبول کرد و کەتە دڵیان و هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. سبحان الله، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بەڕەحم بووە. ولا صحیح مسلم داهاتوە باسی ئەو کابرایی دەکا، هان دەڵێ ئەو کابرایی کە سەفەرێکی دوور و درێژی بڕیوە، پرچی هەمووی تێک قرژاوە و هەمووی تۆز و خۆرگرتیەتی، ئیجا دەستی بەرز دەکاتەوە لە بۆ ئاسمان و دەڵێ یا ڕەب یا ڕەب. یعنی ئەوە تیکرار دەکاتەوە، ئەو بەڵگەی ئەوەی تێدا هەیە دووبارەی دەکاتەوە و ئیلحاحش دەکات، سوورە لەسەر دوعایەکەی. لۆیە
لە سنەتیش داهاتوە ئینسان هەوڵ بدە دوعاکانی 3000 دووبارە بکات وەکو ئیبن مەسعود کە لە صحی بوخاری و مسلم داهاتوە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر دوعای بکرد بایە 3000 دوعای دەکرد و ئەگەر داوای شتێکی بکرد بە 3 جاران داوای دەکرد لە خوای پەروەردگار ثم قال اللهم عليك بقريش لپاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 3 جاران فەرمووی اللهم عليك بقريش خوایە يعني وەکو بڵێ قڕەیش لەناو ببەی عەلەیکە وەکو شتەکە بکەویتە سەریان دەفەرمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 3 جار ئەو دوعای دووبارە کردەوە کەواتە ئینسان لە کاتی دوعاکانی هەوڵ بداتن دوعاکانی 3 جاران دووبارە بکاتەوە ئەوەیان باشتر و چاکترە. اینجا خاڵشکە و نقطەیەشی تر باسی ئەوەی دەکا کە ئەو دوعای دەیکاتن بەنهێنی یعنی لە بینی خۆی و خوای پەروەردگار نەک جار وایە کابرا لە مزگەفتێ دوعای دەکاتن یعنی ئەو خەرکە هەمووی تێدەگاتن خۆ ئەوەش شتەشی ئەوە نییە با بڵێن برێن خلافی سونەیە و یا ئەو کابرایە پێ تووشی ئەوە خراپە دەبیەوە نا بەڵام هەوڵ بدە دوعاکان لە بینی خۆت و خوای پەروەردگار و بە سەبری و بە نەرمی کە داوا لە خوای پەروەردگار دەکەی وەکو لێرەش کۆمەڵک بەڵگەی هێناوەتەوە بەڵێ. السابع إخفاء الدعاء لقوله تعالى ادعوا ربكم تضرعا وخفية، وإخفاء الدعاء أقرب للإخلاص، ولذا امتدح الله عز وجل زكريا فقال إذ نادى ربه نداء خفيا طلبا للإخلاص على أحد أقوال أئمة التفسير. قال شيخ الإسلام رحمه الله ولقد كان المسلمون يجتهدون في الدعاء وما يسمع لهم صوت أي ما كانت إلا همسا بينهم وبين ربهم سبحانه، وذلك أن الله عز وجل يقول ادعوا ربكم تضرعا وخفية. ثم ذكر شيخ الإسلام رحمه الله تعالى فوائد عديدة لإخفاء الدعاء يحسن بالمسلم أن يرجع إليها. ومما ينهى عنه في هذا الباب الاعتداء بالدعاء والتكلف والسجع فيه واستعجال الإجابة والدعاء بإثم أو قطيعة الرحم وأكل مال الحرام يمنع الإجابة والتردد بالدعاء وقرن الدعاء بالمشيئة. بەڵ جا لەوانەها ئەو ئاەتەی کردوتە بەڵگا ادعوا ربكم تضرعا وخفيا يعني ئینسان بە خەفی بە سەبری داوا لە خوای پەروەردگار بکاتن کە ئەوەش نێزیکترە لەوەی کە ئینسانەکە ئیخلاصی هەبیتن هەتا خوای پەروەردگار کاتێک کە مەدحی پێغەمبەر زەکەریای دەکا کە چۆن لەگەڵ خوای پەروەردگار مناجاتی کردیە نیداء خەفیە زۆر بە نەرمی و لەسەر خۆیی داوا لە خوای پەروەردگار کردیە کە دەفەرمون زانانی مفەسیر یەکێک لە قسەکانی ئەوەیە دەڵێن طەلەبەن للئیخلاص ئەوەش يعني قرانا لدواي إخلاص أو ويستني إخلاصا. شيخ الإسلام دفرميتن مسلمانان جهد كان لدعاء يعني تيدا كوشن لدعاء دعاء زور بكن أويك هولش بدن إنسان كا لدعاء كان دا صوتي نيتن صوتي بدارنا كيزور إلا أو نبي همز بي ولا نيوان خوي وخواي پروردگار يعني ترپا بترپا لقل خواي پروردگار مناجاتكي بكاتن چونك خواي پروردگار ده فرمي أو إيمان داران صدقن داوالا خواي پروردگار دكن تضرعا وخفيا لوه ده فرميتن شيخ الإسلام كو ملك فائدة زوري باس كرديا لەوەی کە ئینسان بەنهێنی و بە سەبری دوعا بکاتن لە بینی خۆی و خوای پەروەردگار دەڵێ وا بە باش دەزان کە مسلمان بگەڕێتەوە سەر ئەو فائیدانە بخێنیتن کە چەندە سوودی هەیە ئینسان ئەوها داوا لە خوای پەروەردگار بکات بەڵام لێرەش مانای ئەوەی نییە ئینسانەکە بەدەنگەوە داوا دەکاتن دوعا دەکات ئەو یان خراپبی نەخێر ئەوش خراپ نییە بەڵام باشمان هەیە و باشترمان هەیە ئەوەیان باشترە بەس ئەو دوعای بە جەماعەت دەکرێت حتمما دەبی بە سەوت بی مثلا ئیمام دوعای دەکات بصوت دەیکاتن حتمما لو بێوەی هەموو جیان لێبی ئەوان تکە ئامینی دەکەن بەس مەبەستی ئەو دوعای ئەتو لە بینی خۆت و خوای گەورە بەنهێنی هەوڵ بدە بە سەبری بە چرپەچرپ دوعایەکانت بکەیت ئەوەی لە باسی دوعاکردن نەهی لێکرایە ئەوەیە کە ئەتو سنوور ببەزێنی لە کاتی دوعای ئەها یەک لە سەحابەکە کوڕی سەحابەی بوو والله عەلەم دوعای دەکرد دەیگو خوایە داوا لێ دەکەم کۆشکەچی سپین بدێ لە لای ڕاستی بەهەشتێ فرمي كرماتو يعني تعدا كردنا لدعاء كردن تيبراندن سنور بازاندنا لدعاء كردن مالي ونيا
داوا لە خۆی پەروەردگار بکە گۆشتت بدات بات باشتر بەس ئەو تهدیداتە ئەوانە مەکە ئەو هادەبی ئیلا ئەو هابیتر یان تەکلیف یان سەجع ئینسان زۆر تەکلیف ها دەبی دوعاکانی هەمووی کۆتایی بەهی بێتن خوایە بم بێ بەهەشتێ بچمەوە مەسەلەن حۆریم بدەیێ مەسەلەن میوەجاتی بەهەشتێم لۆ بێ سوام یعنی مەسەلەن هەندێکەیە ئەوها ڕێک دێخی ڕێک بە تایبەتی لە عەرەبی لەوانەیە ئەو سەرجەعە خۆشتر ڕێک بکەویتن بەس دەیەوێت ئەو دوعانەها دەبینی هەندێک قاریئ هەیە کە دوعای دەکاتن هەموو کۆتایەکەی دەری یەک ئەوە دێتە خوارێ یەک نیزام دێتن ئەو ئەگەر تەکلیفی تێدابی ئەوە نەهی لێکرایە نابی ئینسان دەبینی کابرا زۆر مستەقەفە مثەقەف زۆری خوێندیتەوە زۆر شعری لەبەرە ئەدیبەکی زۆر میهمە ئەو کابرا هەر قسەی دەکە لۆ خۆی قسەکانی خۆی چکە هەندی خوێندیتەوە قسەکانی خۆی هەموو دەڵێ وەزن و قافیە ئەوە قەیدنا ئەوە هیچ مشکلەی تێدا نیە بەس ئەمنە تو 6 پەرمان خوێندیتەوە دوو شعرمان لەبەر نییە دێن دەمانەوێت تۆبزی لە خۆمان دەکەن یەڵە دەی با دوعای بنووسینەوە بە ئەو دوعا لێرە کۆتای ئەوە بی قلەشکە دەنووسم ئەوەش کۆتە یعنی تۆبزی زەخت لە خۆمان دەکەین هەتا وەکو ئەو دوعای ئەوها دەربچیتن وەبی کەسێک بمان بینی ها ئۆ کورە فلان گەلە زیرەکە تەمشا جێلێ ڕابگرا دوعاکانی هەمووی ماشەڵڵا دەرێ ئەوەیە دێتە خوار ئەوە نابی ئەو تەکلیف کردە ئەو سەجعەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەهی لێ کردووە اینجا عەجەلەکردن لە جوابدانەوەی دوعای کورە وەڵای ئەوە سارەکە دوعای دەکەم هێشتان جواب نەدرێتەوە عەجەلەکردن ئەم زۆر جار لەوەی ئەو نمونەی دێنمەوە دەڵێم ئینسان کاتێکە لە خوای پەروەردگار دەپارێتەوە خوای گەورە دەفەرمی ئین یەومًا عند الله كألف سنة مما تعدون 1000 ساڵ لەکنەنگۆ وەکو یەک ڕۆژ وایە لەکن خوای پەروەردگار وەنیە ئینسانێک ئەگەر ئیشەشی هەبی کارێکی هەبیتن باشە ئەو ئیشە کتابەکەی خۆی بباتە دائیرەکە برێن کاکە برێکاکە مۆزەفەکە برێ 100 ڕۆژی پێدەچی 100 ڕۆژی پێدەچی یان پێت بڵێ 1000 ڕۆژ کاکە 100 نا بڵێ 1000 ڕۆژی پێدەچیتن ئەتوش برێک چارەم چێ کاکە 1000 هەتا وەختەکەی دێتن دوای لە بۆ سبێن یەکسەر تەلەفۆن لۆ بکە برێوەرە کاکە ئیشەکە تەواو بۆ بیبەوە زوو نییە زووە زۆر زووە یعنی تو یەک ڕۆژی پێچووە یعنی تەشبیه نەبی والله المثل الأعلى ئەتوو کە داوا لە خوای پەروەردگار دەکە ئەگەر لەو ڕۆژێ لە دایک بووی دوعایەکی بکەیت هەتا تەمەن دەبتە 100 ساڵ خوای گەورە دەفەرمی یەک ڕۆژ لەکنە من بەقەدەر 1000 ساڵی هەیە 1000 ساڵی ئەنگۆ دەیژمێرن یعنی دەکات چ دەکەن نیو ڕۆژ لە نیو ڕۆژی خوای گەورە جوابی دایەوە یعنی زۆر زووە ئەگەر لەو مدەیە کە خوای گەورە وەڵامت داتووە کە لە مدەی 100 ساڵیشە لە مدەی 100 ساڵی ئەو کابرایە تەماشا دەکە ئەگەر ئەو ئینسانە وها لەگەر دوعا تەعامل بکاتن و دڵنیاش بخوای گەورە جوابی دەداتەوە بە دڵنیاییەوە خوای گەورە جوابی دەدات بەس ئەگەر ئەوها تەعامل نەکە ئەو چێکاکە وڵای زۆرم دوعا کرد وڵای تازە دوعای ناکەم نا ئەوە نابیتن پاشان دوعاکردن بە تاوان خوایە لە بۆم ڕێک بێخی زینای بکەم لەگە فلانە کچی یان خوا لە بۆم ڕێک بێخی بچم فلانە کەسی بکوژم یان دزی لە فلانە کەسی بکەم خوایە ئاشکرا نەبم ئەوە نابێ و دوعانە کودێ یان قەتیعەت الرەحم دوعای بکاتن کە فلانە کەس بمریتن خزمیتی کورا باپیرم ئەو های لێ بێ خارم نازەم چی لێ بێ ئەوەش نابێتن یان خواردنی ماڵی حرام طبعا ئەوە دروست نییە مەسەلەن کابرا ئەو نانی حرام دەخۆ تەئسیر لە دوعایەکەشی دەکاتن و دەکا دوعایەکەی قبول نەبیتن اینجا دوودڵی لە دوعایەکەم قبولە قبول نییە قبول دەبی قبول نابی ئەوەش نابی دەبی ئینسان مطمئن بی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی ادعوا الله وأنتم موقنون بالإجابة دعای بکەن لە کاتێک ئەنگۆ یەقینتان هەیە خوا جوابتان دەدات و سبحان الله زۆر میهمە ئەم زۆر جار دەڵێم ئەو حەدیثە هەیە خوای گەورە دەفەرمی یعنی حەدیثەکە قودسیە خوای گەورە دەفەرمی ئەنا عند ظن عبدی بی من لە شوێنی گومانی بەندەکەمم ئەو بەندەیم کو گومانم پێ بە من ئەوهامە یعنی ئەتو گومانی پێ بێ خوای گەورە جوابت دەداتەوە تەشبیه نەبی والله المثل الأعلى کابرایەک دەستە مەسبەحی قەنەعەت بکە ئەگەر لە قەنەعەتی خۆی وابی ئەو ئاوا ناخنچێ لە ناو ئاوێ بستە ناو ئاوێ مەلەی بکە قەنەعەت بکە بەسەر ئاوێ دەکەوی هیچ
هیچ تەسیری لێ ناکە و زۆر بە جوانیش بەسە دەکەوی و دەتوانی زۆر بە جوانی حەڕەکەی تێدا بکاتن بەس ئەگەر ترسی لەو ئاوەی هەبوو هەلەو گۆڕێ لەو گۆڕێ هیچە گۆڕێنی هەر هاشتەنا ڕاست بە بندەکەویتن یعنی ئەوە لۆ ترسەکە سبحان الله پاڵی پێوە دەنێتن لێ ئینسان ئەگەر لەگەر خوای پەروەردگار یعنی دڵی ڕاز بوو خوای گەورە قبوڵی دەکا سبحان الله ئیلا قبول دەبیت خوای گەورە جوابی دەدات بەس ئەگەر لە دوو دڵی هەبوو تەواو ئەوە یان ئەوەیە کە ئینسان برێ ئینشاء الله نێزیش بکاتەوە بە مەشیئەتی خوای گەورە برێ خوایە بمبێ باشتی ئینشاء الله خوایە بمبێ خوای گەورە هەر ئینشاء الله هەر ئەگەر نێوێ هەر نابی لێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئینشاء الله مەکەن لە کاتی دوعاکردن هەر لە ویستی خوای پەروەردگارە خوایە لێم خۆش بی ئینشاء الله ئەگەر دەتەوێت لێم خۆش بی نادەبی برێ خوایە لێم خۆش بی خوایە بمبێ باشتێ ئیدی وەکو ئەوانەی تر فائدەکمان هەیە با بزانین چییە بەڵێ فائدة ربما يسأل البعض ماذا أقول في دعائي الجواب ادعو بما تريده من أمور الدين من أمور الدنيا والآخرة واحرص في دعائك على جوامع الكلم وهي الأدعية الواردة في الكتاب والسنة ففيها سؤال خيري الدنيا والآخرة وتأمل هذا السؤال حين عرض على النبي صلى الله عليه وسلم فأجاب بكلمات عظيمات تجمع للمسلم الدنيا والآخرة فما أعظمها من بشارة وما أجزلها من عطية فتمسك بهن وتدبرهن عن أبي مالك الأشجعي عن أبيه رضي الله عنه أنه سمع النبي صلى الله عليه وسلم وأتاه رجل فقال يا رسول الله كيف أقول حين أسأل ربي قال قل اللهم اغفر لي وارحمني وعافني وارزقني ويجمع أصابعه إلا الإبهام فإن هؤلاء تجمع لك دنياك وآخرتك وفي رواية له كان الرجل إذا أسلم علمه النبي صلى الله عليه وسلم الصلاة ثم أمره أن يدعو بهؤلاء الكلمات اللهم اغفر لي وارحمني واهدني وعافني وارزقني باڵ فائدەکمان هەیە ئەو کاتێک کە ئینسان داوا لە خوای پەروەردگار دەکات چی دوعایەکی بکە باشە دەرێن کاکە هەر دوعایەک لە کاروباری دنیا و قیامەتی چی عەزلێ بوو بە ئەو دوعایە بکە بەڵام هەوڵ بدە ئەو دوعایانە بکاتن کە هەموو شتەکانی تێدا کۆبیتەوە ئەو دوعایانەی بە تایبەتی لە قورئان و حەدیث داهاتووە بە تایبەتی ئەو پرسیارەی کە خێری دنیا و قیامەتی تێدا ئەو کاتێک کە پرسیاریان لە پێغەمبەری کردی عەلەیهی سەڵات وسەلام جوابی دایتەوە بە چەند وشەیەکی گەورە کە دنیا و قیامەتی تێدا کۆبیتەوە مژدەی زۆر گەورەی تێدایە پاداشتی زۆر گەورەی تێدایە ئینسان دەستی پێوە بگریتن بەو دوعایانە و بیکاتن ئەبوو مالیکی ئەشجعی دەڵێ باوکم دەڵێ جێ لە پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتێک کابرایە کاتیتە لای پرسیاری لێکردێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن داوا لە خوای پەروەردگار بکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرمووە بڵێ خوایە لێم خۆش بی ڕەحمم پێ بکەی و عافیتم پێ ببەخشی و هەروەها وەرزوقنی و ڕزق و ڕۆزیشم پێ ببەخشی عافیت چییە دوورکەوتنێ لە هەموو شتە خراپەکان و هاتنی هەموو شتە باشەکانە سبحان الله یعنی لێ کاتێکە ئیمامی عەباس دێتەکەم پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ پێغەمبەری خوا دوعایەکم فێر بکە دەرێ سەل الله العافیە داوا لە خوای پەروەردگار بکە تو عافیتت پێ ببەخشی یا عەم سەل الله العافیە مامە گیان داوا لە خوای پەروەردگار بکە عافیت پێ ببەخشی لێ عافیت زۆر زۆر گرنگە ئیجا دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو پەنجەکانی خڕ کردەوە هەر چار پەنجەکەی خڕ کردەوە ئیلا پەنجە گەورەکەی نەبی ئەوە ئیبهامە ئەوان کە هەر چار خڕ کردەوە فەرمی ئەوانە دنیا و قیامەتت لە بۆ دێنەوەیە هەم خێری دنیا و هەم خێری قیامەتی تێدا کۆبیتەوە لە ڕواتەش کە دڵە کابراەک دەڵێ کەسێک ئەگەر موسڵمان باە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فێری دەکرد لە ناو نوێش کە ئەوە بڵێت ئەو دوعا بکە بەو چارە دەیگۆ اللهم اغفر لي وارحمني وهدني وعافني وارزقني ئەو جەلوێ لە کاتێک کە ئینسان دوعای دەکاتن کاتێکە دەستە سوزدەی دادەنیشی دوای دەستەوە سوزدەی لە بینی سوزدەکان بە ئەو دوعای بکە برێ اللهم اغفر لي وارحمني وهدني وعافني وارزقني ئەوە لە بینی سوزدەکان بکە زۆر زۆر ئەجر و پاداشتێکی گەورەیە وە کۆکردنەوەی خێری دنیا و قیامەتیتی فائدە و سوودێکی ترما هەیە فائدة أخرى يسن للإنسان أن يدعو لأخيه بظهر الغيب فهي دعوة مستجابة بإذن الله تعالى وللداعي فضل عظيم وهو ما رواه مسلم في صحيحه عن أبي الدرداء رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم دعوة المرء للمسلم لأخيه بظهر الغيب مستجابة عند رأسه ملك موكل كلما دعا لأخيه بخير قال الملك الموكل به آمين ولك بمثل بەڵ یەکێکی تر لە سونەتەکان ئەوەیە ئینسان دوعا لە بۆ برای مسلمانی بکە بەنهێنی ئەو دوعایە بە ئیزنی خوای پەروەردگار قبوڵە ئەو دوعایە
باشەوە ئەو کەسەشی دوعاەکەی دەکا پاداشتەشی گەورەی هەیە وەکو لە صحیحی مسلم داهاتووە ئەبوو دەردا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەر کەسێک دوعا لە بۆ برای مسلمانی بکە ئاگای لێ نەبی کەسەکە کە ئەتوو دوعای لێ دەکەی دوعاکە قبوڵە لە لای ئەویش مەلایکەتێک ڕاوەستاوە هەر کاتێک کە ئەتوو دوعاەکەی دەکەی ئەو مەلایکەتەش دوعاەکەی لە بۆ تو دەکاتەوە باشە ئەتوو دوعایەکی لۆ دەکەی لۆ کابرای مەلایکەتەکەش ئامینی دەکا و دەڵێ خوایە بەهاوێنەی ئەو لە بۆیش بێتن ئەو برادرێک نەسیحەتمان دەکەن دەمانگۆ کاکە ئەگە ئەستان لێ زوو ژنی بینن بگەڕن بزان چیان ئەو برادرانەی گەنجن ژنیان نینە زگورتیەکان دوعایان لێ بکەن ئەتوو دوعای لێ بکە مەلایکەتیش دوعا لۆتی دەکاتەوە ئینشاڵڵا زوو قبوڵ دەبی یەکەچی باشت بە قسمەت دەبی برادرە گوتی مامۆستا دوعام لێو کردی و گوتم ئەی خوا خێرت بنووسی ئەجەبا مژدە چیشت بدەمێ مەلایکەتیش لەسەر سەرتا ئامینی دەکا و دەرێ لە بۆ توش گوتی نانەبالۆ من نەبی گوتم چییە گوت دوعام لێو کردی خوای گەورە ژنەکەت بە قسمەت بکاتن گوتی ئەم نامەیە گوتم کاکە لە باشتێ لە باشتێ لۆم ئەوە کردم گوت ئێگەوها بقەینە لە باشتە بەڵێ زۆر باشە ئینشاءڵڵا لێ ڕادەوەستین ئەنگۆش دوعامان لێ بکەن بەبێەوەی ئەمە ئاگامان لێبی لە بۆمە و لە بۆ کاکە ئەحمەدی بۆ دوعانی باش و چاکە ئینشاءڵڵا مەلایکەتیش دوعا لە بۆنگۆ دەکاتن زەرەر ناکەن ها دوعاکان مەلایکەت لە بۆتان دەکاتن بارك الله فيكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك